میوانمان هەیە قسەی زیاتر دەکەین میوانمان لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمان دەبێت بەڕێز سەردەش عەزیز شارەزا لە تەکنەلۆژیای زانیاری ئەو لەگەڵمان دەبێت. بەیانیت باش کاک سەردەش دیوای باشیت بۆ خوازم با ئاوا یەکسەر خێرات دەست پێ بکەین چونکە بابەتەکە بابەتێکی زۆر تایبەتە هەر یەک لە ئێمە کۆمەڵ ئەپلیکیشن لە مۆبایلەکانمان هەیە و ڕۆژانە بەکاریانەهێنین بە تایبەتیەوە ئەپلیکیشنانەی کە پەیوەندیەکانمان لە نێوان برادران و دۆستان و هەندێک زانیاری هەیە ئاڵگۆڕی ئەەکەین تا چەندە مەترسی هەیە کە بازرگانی بکرێت بە و زانیاریانەوە ئایا شتی وا هەیە و تا چەندە ئەمە دروستە و چەندە مەترسیشی هەیە و دواتر باسی چارەسەرەکانیەکەین. بەڵێ بەناوی خوای گەورە میرەبان ئەو ئەپلیکیشنانەی یاخود ئەو بەرنامانەی کە لە ئێستادا بەکار ئێنرێن بۆ پەیوەندیەکان جا پەیوەندی ڤیدۆیی بێ یاخود دەنگی یاخود نووسین وەکو نامە بێ زۆرن لە ئێستادا زۆرن و بربڵاون بەڵام ئەوەی کە ئێستا زۆر لە عێراقا بربڵاوە بۆ ئامرازەکانی پەیوەندی هەلێک لە بەرنامەکانی واتسەپە تەلەگرامە ڤایبەرە ئەم ئەپلیکیشنانە بە شێوازێکی گشتی ئەچنە ڕیزی و ئەپلیکیشنانی کە پیانەوترێ ئەپلیکیشنە سەلامەتەکان بۆ پەیوەندی و ئاستێکی پاراستنی بەرزیانتیا ڕەچاوکراوە هەموو ئەو پەیوەندیانەی کە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنانەوە دەکرێن مشەفەر دەکرێن واتە تەشفیر ئەکرێن ئەم پەیوەندیانە کەس ناتوانێت متابعە بکات چاودێری بکە واتە ئاستێکی بەرزیان هەیە لە ڕووی پاراستنەوە بەڵام هیچ ئەپلیکیشنێکیش نییە بڵێن ئاسی پاراستی لە سەدا بەردەوام گرفتەیە بەردەوام قسە لەم لاولا هەیە کە داتا دزەی پێ ئەکرێت لە شوێنەکەەوە بۆ شوێنێکیکە بەڵام وەکو بە شێوازێکی گشتی ئەمە ئەپلیکیشنانە ئاستی پاراستیان زۆر بەرزە و کلێنی زۆر بە کەمی تێدایەوە لە ئێستادا ئەو کلێنانەشی کە لە ڕابردووە هەیان بووە زۆر بە باشی چارەسەر کراون. باشە کاک سەردەش سەرەتا ئاماژەمان بەوەدا کە ئەپلیکیشنەکان زۆر بووە هەمووشمان بەکاری دێنین و دای دەبەزێنین چونکە هەر دۆستێکمان یەکێک زیاتر بەکاردێنین ناچاری تۆ مامەڵە لەگەڵ هەموو ئەپلیکیشنەکان بکەی ئەوەی ئاماژێت پێدا تەلگرامە واتسئەپ ڤایبەر بە تایبەت ئەمانە ئێستا فەیسبووکیش تا ڕادێکی زۆر بۆ قسەکردنی بەکاردێ هاوشێوەی واتسئەپ و ڤایبەر هەبوونی ئەو هەموو ئەپلیکیشنانە ئەمە جگە لەوەی کە لایەنێکی پەیوەستە بە خزمەتکردن لایەنێکی دیکە پەیوەزنیە بە مەترسی و ئاگاداربوونی زیاتر ئێمە چونکە کاتێک ئەپلیکیشنانەدا دەبەزێنین ئێمە ناچارین ئیمێل داخل بکەین بەشێک لەو زانیاریە کەسیانێک کە هەمانە هەمویان بۆ بنێرین یاخود جاریوای ژمارە تەلەفۆن بێگومان ئەزانی خۆی لە جیانە ئەم بەرنامانە بەردەستن و بەشێکە لە کێبڕکەی بازرگانی لە نێوان کۆمپانیا گەورەکانە و چەندین خزمەتگوزاری هەیە و ئیشی زۆر بەشان لە یەکەوە نزیکە بەڵام ئەمە وەکو هەموو بوارەکانی کە کێبڕکێ لە بواری کۆمپانیا گەورەکانە بەڵام ئەوەی کە تۆ ئەپلیکیشنێک دابەزێنی تا چەند مەترسیە بەشێکی لە لای کۆمپانیایی ئەو ئەپلیکیشنی دروستکرەوە بەشێکی ئەکەوێتە سەر چۆنیەتی هەڵسوکەوتی بەکارهێنەرەکە کە ئێمەین لەگەڵ ئەپلیکیشنە چونکە بەشێک لە دزەکردنی ئەو داتانە بەشێک لەو کێشە سیکوریتیانێکایە لە ڕێگەی بەهۆی نەشارەزایی بەکارهێنەرەوەیە بۆ ئەو ئەپلیکیشنانە زۆر جار بەکارهێنەر خۆی هۆکارە بۆەوەی کە ئەو داتانە بچێتە دەرەوە بەڵام وەکۆی کە ئەم ئەپلیکیشنانە زۆر بوون بەڵێ زۆر بوون بە دڵنیاییەوە بەڵام ئەو ئەپلیکیشنانی کە ئاماژەمان پێدا هی کۆمپانیا باوەکانن و کۆمپانیا زۆر بەناوبانگەکانن بەڵام ئەوەی تێدایە ینی هەمویان بەردەوام لە چاکسازیان و بەڵام کێشەشیان تێدەکەوێت و بەردەوام گرفتیش هەیە بەڵام ئەوەی کێمە بڵێن وەڵام ئەپلیکیشنانە زۆر بوون مەترسیە بۆ سەراسی سیکوریتی بەو جۆرە نا بەڵام هەتا وەکو ئەپلیکیشنێک زیاتر بێ بە تاکید ئێمە لە ناو مۆبایلەکان دای دەبەزێنی کە لە ناو مۆبایل دادبەزان ئەگەری بردنی داتات زیاترە بێ و ئەگەری دزەپێکردنی زانێرەکان زیاترە بێ بەڵام ئەمە بەو شێوازە نییە مەترسیەکە ئێمە ئێستا بۆ بینەران دروستکەین بڵێن هەر ئەپلیکیشنێکە دابەزان تۆ داتات دزەی پێ دەکرێت ئاستی وەکو وتم لە سەرەتاوە ئاستی پاراستنیم ئەم ئەپلیکیشنانە زۆر بەرزە ئێمە تەکنیکێکمان هەیە پێوترێ end to end encryption ئێمە ئەگەر لە ڕووی تەکنیکی و باسیکەین لەوانەیە بینەران زۆر سوودی لێ نەبین بەڵام بە کورتیەکەی ئەوەیە واتسەپ
تەلەگرام ڤایبەر هەرسێکیان تەکنیکێک بەکارێنن لە پەیوەندیەکانە کە پێوترێ end to end encryption واتە تەنها ئەو دوو کەسەی کە پەیوەندی دەکەن تا ئەزانن چی دەڵێن و چی دەنێرن حتا کۆمپانیای خاوەن ئەپلیکیشنەکەش نازانێتەوە چی دەڵێ بۆ نمونە واتساپ لەسەر ماڵپەڕی خۆیان باشە کاک سەردەشت باز زۆر چۆنەڵێت خەمی هاوڵاتیانمانە مادەم وایە با مەترسیان لەلا دروست نەبێ ئەم کۆمەڵە پرسیارەکە ئێمەیەکەین هەڵبەت هەمیشە بابەتێک کە وروژێنین لە لای خەڵک ئەم بابەتە جێگەی یاخود مەترسیە یاخود هۆشیارکردنەوەی زیاترەمانێ بدەین بە هاوڵاتیان ماوەی لەمە بەربوو کە تەلەگرام کێشەیەکی وای بۆ دروست بوو ئێمە بە تایبەتیش مەبەسمان لە تەلەگرامە کۆمەڵێ زانیاری کەسێتی ئەیانوت کە بڵاو بێتۆ تەنانەت ناوی سیانی کەسەکە ئەوەی کە لەسەر چۆنەڵێ هەوێ و جنسی هەیە بە ئیمێڵی و بە هەموو شتێکی دیکەوە ئەمە تۆزە دڵڕاوکی و مەترسی دروست کرد زیاتر با باسی ئەوەش بکەین چونکە خەڵکێکی زۆر هەیە کە تەلەگرام بەکارهێنێت باش زۆر باشە من بۆ تاواکاری قسەکەی پێشوم ئەوەیە کە ئێمە هەر پەیوەندیەکەکەین لە ڕێگەی و ئەپلیکیشنانەوە مشەفەرن واتە کەس ناتوانێ بێتە نێوانمانەوە داتاکانمان بەرێ بەڵام ئەوەی کە لە تەلەگرام بڵاو بوویەوە پێم وا بێ هەڵەتێگەیشتنێک هەیە لەو بوارە خودی تەلەگرام کۆمپانیای تەلەگرام نەهاتووە داتای حکوومەتی عێراقی بڵاو بکاتەوە کۆمپانیای ئەپلیکیشنی تەلەگرام با بڵێن لایەنی یەکەمە حکوومەتی عێراقی لایەنی دووەمە لایەنێکی سێم هاتووە ئەم داتانەی لە حکوومەتی عێراقی دزیوە تەلەگرامی بەکاری هێناوە بۆ بڵاوکردنەوەی ئەم داتانە نەکەوەی خودی تەلەگرام هاتبێت کۆمپانیەکە هاتبێت داتاکانی عێراقی بردبێت و بیداتەوە بە خەڵکی نەخێت تەلەگرام وەکو ئامرازێک بەکاری هێنراوە بۆ بڵاوکردنەوەی ئەو داتانەکە لە حکوومەتی عێراقی براوە لە ڕاستیدا لەم حاڵەتە ئەبێ حکوومەتی عێراقی یاخود هەر حکوومەتێکی کە داتا بێ زیاتر لۆمەی خۆی بکە لەبەرەوەی چۆن حکوومەتێک بەم ئاسانیە داتاکانی دزەی کردوتە دەرەوەی خۆی نەکەوەی تۆ بێت تەلەگرام ڕاستە تەلەگرامی بلۆ کرد لەوانەیە ڕێگایەک بێ بۆی کە ئەم داتانە بڵاونەکە هەتا لەگەڵ تەلەگرامە کێشەکەی چارەسەر کرد و تەلەگرامیش ڕەتی کردەوە کە ئەو هیچ بەرپرسیارەتێکی هەبێ لەوەی کە ئەو داتانە بڵاو کراونەتەوە بەڵکو لایانی سێم بڵاوی کردەوە گروپێکی کە بڵاوی کردوێتەوە بەڵام چێ تەلەگرامی بەکارێناوە ئەوە بوو دواتر کێشەکە چارەسەر کرا بەڵام لەم حاڵەتە ئەکرا لە واتسەپیش بووایە ئەکرا لە ڤایبەریش بووایە یعنی شتێک نەبوو بڵێن ئێمە مادام تەلەگراممان بەکارێناوە ئەم داتانە لە خودی من براوە و تەلەگرام داوەتی بە خەڵکیکە نەخێر من نمونەیەکت بۆ باسکەم وەکو وایە ئەگەر ئێستا تاوانێک بکرێت لە ڕێگەی سیارەیەکەوە تاوانێک بکرێت لە شارێکە تۆ بچی ئەو کۆمپانیای سیارە داخیکە و سیارەیە ئەفرۆشێت لە ڕاستیە تۆ بێ تحقیق لە بازگەکە بکەیکەم ئەم سیارەیەم ئۆتۆمۆبیلە هاتۆتە ژوورەوە لەو بازگەیەوە نەک بچی کۆمپانیای سیارەکە دابخەیت چونکە و ئامرازێک بۆ بەکار هاتووە تەلەگرامیش لەم نێوەندەیە وەکو ئامرازێک بەکار هاتووە بۆ بڵاوکردنەوەی ئەو داتانە ئەگینا تەلەگرام خۆی یەکێکە لەو کۆمپانیانەی کە زۆر پارێزراوە بۆ داتا من لێرە ڕیکلام بۆ هیچ کۆمپانیاک ناکەم و ئانیش پێویستیان بە ڕیکلامی من نییە بەڵام پارێزراوە چونکە داتاکانی مشەفەرە و پاش سڕینەوەی نامەکان تەلەگرام وەکۆی کە خۆی باسیەکە و بانگەشەی بۆەکە هیچ داتایەک لەسەر سێڤەری خۆی خەزن ناکە کە ئەمەش کارێکی باشە بۆ سیکوریتی و بۆ ئەوەی کە داتاکان ئێمە لەسەر سێڤەری تەلەگرام نەمێنێتەوە کاک سەردەشت ئەمە جگەلەوەی ڕکابەری بازرگانەکانە کۆمپانیاکانە لە نێوان یەکتری هەموو ئەم ئەپلیکیشنانەی کە هەیە لە هەمان کاتدا هەندێک جار ئەگە بە قوڵتر سەیری بکەن دەچێتە نێو ڕکابەری وڵاتان و دەستگا هەواڵگریەکانیش ئایا کۆمپانیاکان تا چەند پەیوەندیان بە بڕوای تو لەگەڵ دەستگا هەواڵگریەکان هەیە بۆ پێشکەشکردن یاخود پێدانی ئەو زانیاری کەسیانێک کە تۆمار دەکرێن بەڵێ خۆی پرسیارەکە بکەین بە دوو بەشەوە ئەم ئەپلیکیشنانە زۆر جار بلۆک دەکرێن زۆر جار ڕێگریان لێ دەکرێت لە ئیشکردن لە وڵاتێکە ئەمە هۆکاری سیاسیە یعنی مەسەلەن لە هەندێک وڵاتە واتساپ کە بابڵین کۆمپانیا ئەمریکیەکانە لە هەندێک وڵاتی دژ بە ئەمریکا مەسەلەن قەدەغەیە ئەمە زیاتر ئەوەندەی پەیوەندی بە کێبڕکەی نێوان کۆمپانیەکە ئەو وڵاتانەوە هەیە سیاسیەوە هەیە پەیوەندی بەلایانی تەکنیکیەوە نییە واتە زۆر جار ئەپلیکیشنەکان بلۆکەکرێن بە هۆکاری سیاسی کە هیچ هۆکارێکی تەکنیکی نییە بەڵام لەوانەیە دەوڵەتەکەش بڵێ بە هۆکاری سیکوریتی چۆنەڵی بلۆکم کردووە ئەمە خاڵێک
لایانی پرسیاری دووەمت ئەوەیە کە لایەن ئەمنیەکان چۆن پەیوەندیەکەن طبعا بە شێوازێکی گشتی ئەمیش شێوازی ئوسلوبی خۆی هەیە بۆ نمونە کۆمپانیای مێتا کە خاوەندارەتی واتسەپەکە راپۆرتی شەفافێتی هەر بە ناوی شەفافێتەوە بڵاوێکاتەوە باس لەو وڵاتانە دەکا کە داوای داتای بەکارهێنەرەکانیان کردووە لە کۆمپانیای مێتا بۆ هۆکاری سیکیوریتی طبعا کۆمپانیەکان سەرەتا ڕەتیەکەنەوە کەمە بکەن بەڵام ئەگەر ئەمنی قەومیتی هەر وڵاتێکی تێبکەوێ ئەواتە ئاسایشی نەتەوەی هەر وڵاتێکی تێبکەوێ یاخود بە پێی یاسا ئەم دەوڵەتە کۆمپانیەکان ناچار بکە کە داتای کەسێکی بوێت ئەوش بەهۆی بە هۆکاری ئاسایشی نەتەوەی وڵاتەکە ئەو کۆمپانیان ناچارە یارمەتی دەربێ بۆ لایەنە ئەمنیەکە بەڵام ئەمەش ڕێوشێنی خۆی هەیە واتە ئەمە نیە هەر کەسێک پەیوەندی بە واتسەپەوە کات زانیاریەکان یاخود بە تەلەگرام یاخود بە ڤایبەرەوە بەڵام لە ئێستاش ئەوەش باڕوون بێت کۆمپانیەکان ڕوبەڕووی کێشێکی کابنەوە ئەو تەکنیکەی کە بەکارێنن end to end encryption هەتا کاتێک کە وڵاتەکان داوای داتا ئەکەن ئەم داتایە سنووردارە ناتوانن تەواوی داتاکە بدەن چونکە وەکو وتمان لە سەرەتاوە ئەگەر ئەم تەکنیکە بەکاربێنن حتا کۆمپانیای خاوەنداری ئەپلیکیشنەکەش نازانێ من لە نامەکانە چی وتووە تەنها مێتاداتای پێدەن شتێکە پێوتن مێتاداتا ئەوش چییە ئەڵێ ئەم بەکارهێنەرە لە بەرواری ئەوە پەیوەندی بە فڵان ژمارەوە کردووە ئەم پەیوەندی بۆ هاتووە بەڵام ناوەڕۆکی پەیوەندیەکە چییە هەتا لەوە شاتوشی کێشە ئابن لەگەڵ دەوڵەتەکانە چووکە وەکو خۆیان بانگەشەی بۆکەن خۆشیان نازان کەم بەکارهێنەرە چی وتووە بەڵام زانیاریە گشتەکانی پێدەن وەکوی کە پەیوەندی بە چی ژمارەیەکەوە کردووە چالاکیەکانی چی بوون باشە کاک سەردەشت ئەتوانین بڵین یاسایەک هەیە کە ئەگەر هات و ڕوبەڕووی حاڵەتێکی لەو جۆرە بووینەوە زانیاریەکان بران یاخود بە شێوازێک ئێمە کەوتینە ژێر ئەو هەڕەشە یاسایەک هەیە بتوانین ئێمە لە ڕێ یاساکەوە ئەو کەسەی کە زانیاری ئەمەی بردووە ئەو لایەنی کە زانیاری ئەمەی بردووە ڕوبەڕووی یاسای بکەینەوە ئەگەر تۆ باسی یاسای ناوخۆیی بکەیت تۆ کە کەسێک ئێستا مەسەن لە ڕێگەی مۆبایل و ڕێگەی هەر ئەپلیکیشنەکە توانین بچیەکێک لە با بڵێم بەڕێوەبەراتەکانی پۆلیس داوا پێشکەش کردن ئەمەش قورسێک لا بکرێتەوە بە تایبەتی لە ڕێگەی ئەپلیکیشنانەوە بەڵام ئەگەر تۆ مەبەستە ئەپلیکیشنە جیانیانە بێت لە هەموو وڵاتێکە ئەو دەوڵەتی کە ئەو ئەپلیکیشنانی تیا بە پێی یاسای وڵاتە کاری لەگەڵاکە واتە ئەکرێتەوە بە فەرمی لە ڕێگەی دەوڵەتەکەی خۆتەوە لە ڕێگەی یاسانەوە تعامل لەگەڵ ئەم ئەپلیکیشنانە بکەیت ئەگەر تۆ وڵاتەکەت یاسایەکێ بێت و ڕێوشوێنەکە بێ کاتێک کە تۆ بە پێی یاسا سەلمێنرای کە زەرمەندی ئەکرێت لە ڕێگەی دەوڵەتەوە تۆ داوای داتاکان داوای زانیەرەکان بکرێت بەڵام وەکو وتم لەبەرەوەی ئەم تەکنیکانە بەکارێن تەکنیکی end to end encryption دەستکەوتنی و زانیاریانش زۆر ئاسانی بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو عێراق بەڵێ بەڕێز سەردەشت عەزیز شارەزای تەکنەلۆژیا لە سلێمانیەوە لەگەڵ مام سوپاس بۆ تۆ بەم بەیانیا ئەم زانیاریان بە ئێمە و بە بینەراندا